کاری دۆک علی تێتر بوو باسی لە گرنگی سەرژمێری و مانەوەی خەڵک کرد لە ماڵەوە دەچمەوە لای میوانەکەم کاک دڵشاد بمان بوورە ئەوە تا بینین ینی پارێزگاری شارەکان هەموو لایەنە سیاسیەکان داوا ئەوەکەن کە خەڵک بچنەوە ناوچەکانی خۆیان لە ماڵەوە بمێنەوە گرنگە لەم سەرژمێریە بەشداری بکەن ئەم تێگەشتنە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بۆتە خەمێکی گشتی تەواوەتی سەرجەم لایەنە سیاسیەکان کۆکن لەسەرەوەی کە خەڵک ئەبێ بە هەموو حیزبەکانەوە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە بە تایبەتی لە ناوچەکانی سنووری مادەی 140 بەشداری لە سەرژمێریدا بکەن و گەڕنەوە ناوچانە. بەڵام بەدڵنیایی من پێشترش وتم ئێمە لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی کەرکووک بە تایبەتی لایەنە کوردستانیەکان قسەمان لەسەرم بابەتە زۆر کرد و پەروەشی تەواوی لایەنە سیاسیەکان بەوانەی کە لە دەسەڵاتشن ینی خەمێکی باش کەوتۆتە بەریان و تاکیدیشی باش دەکەن لەسەرم بابەتە بۆ گەڕانەوەی خەڵکو و ناوچە کوردستانەکانی دەروێن بە تایبەتی مادەی ناوچەکانی مادەی سەد کە ئەمە پێم وایە ئەرکێشی هەم نیشتیمانیشە بەو مانایە و گرنگە تەواوی خەڵکش لەم پرۆسەیە بەشدار بێ و هانی خەڵکی ناوچەکانی مادەی سەددا کە بگەڕێنەوە سەرژمێری بکەنەوە بگەڕن ناوچەکانی خۆیان چونکە زیادی باو باپیانی خۆیانە ئەنی لە بیرمان نەچێ ئەوانەی کە بە پێیەوەی کە هاتووە لە ڕێنمایەکانە ئەوەی 57 کەرکووک بێت بابسەی مەحسوبە بۆ حتاوانەی کە جنسیەکانشیان ئێستا گۆڕاوە لە هەولێر و لە سلێمانی لە شارەکانی ترن کە مادام لە 57 لە کەرکووک بووە ئەوش دەتوانێت بێتەوە لێرە ناوی خۆی تۆمارکە کە ئەمە گرنگە ئەوانش هەست بە بەرپرسیارەتی بکەن و ئینتیمایان هەبێ بۆ شارەکەیان شاری باو باپیرانن کە بێنەوە ناوی خۆیان لێرە تۆمارکەن چونکە من پێشتر وتم لە کاتی ئەوەی کە کۆنفرانسەکە وتت ئەچمە کۆنفرانسەکە پێم وایە خەڵکی ئێمە بێ وڵام تعریب بداتەوە وڵامی هاتنی ئەو هەموو عەرەبەدا ناوچەکەیە کە لە باشوور و باکووری بابڵین عێراق کە هاتنوتە کەرکووک ئەوەیە کە گەلی کوردستان و کەرکووچیەکان بە شۆڕشی بزانن بێنەوە بەشداری بکەن لە ناونووسکردنی خۆیان لە کەرکووک کە ئەمە واجبی هەموو کەرکووچیەکە و خەڵکی کەرکووک و با بڵێن لایەنە سیاسیەکانش پێشوازیەکی گەرم دەکەن بۆ میوانداری ئەو خەڵکانەی کە دەمێننەوە ئێمە وەکو خۆمان وەکو حزبی شووی کوردستان وەکو مەڵبەندی کەرکووک وەکو تەواوی هاوڕێیانی خۆمان و دڵنیام لایەنەکان ترش هەر بە هەمان شێوە بیرەکەنەوە دەرگامان کراوەی بۆ خزمەتی تەواوی هاوڵاتیان بە ماڵەکانی خۆشمانەوە کە خزمەتیان بکەن ئەو چەند ڕۆژە کە دێن کێشەیەکی گەورەی ڕاستی خەڵکی زۆرە گەڕێتەوە ڕەنگە شوێنی مانەوە نەبێ ئەمە ئەم گرفتە تا چەند چارەسەر کراوەیان خۆی ڕاستە دەبوو پێشتر کەمپ دروست بکرا ئەگەر بۆ مانایانی کەمپ دروست بکرا بۆ خەڵکانە منەظەمتر لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئەو بابەتە ئەوە دەکرا بەڵام تێپەڕیوە ئەوێستا کاتیەوە نییە بتوانن کەمپ دروست بکرێ بۆیە بەشی زۆری ئەو خەڵکانەی کە لە هەرێمی کوردستان دەژێن لە شارەکانی هەرێمی کوردستاندا دەژێن کە سوکاریان هەیە لێرانە ناسیاوێن هەیە بۆیە دەتوانن ئەو چەند ڕۆژە ئەو یەک دوو ڕۆژە لە خزمەتیان بکەن و بمێنەوە شوێنشان بۆ دیاری بکرێن من وتم بارگای ئێمە و تەواوی ماڵەکانی ئێمە لە خزمەتی هاوڵاتیان دەبن بۆ هاتنەوەیان بۆ سەرژمێری بەڵام گرنگە ئەوەی کە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە خەڵک لە هەرێمی کوردستان و ئەوانەی با بڵێن لە هەرێم دادەنشن هەست بە بەرپرسیارەتی بکەن و ئینتیمایان هەبێ بۆ شارەکەیان بۆ خاکەکەیان کە بگەڕێنەوە ناوی خۆیان تۆمارکەن من ناسمە سەرەوەی کە مزعافاتی ئەم بابەتە چی دەبێت لە داهاتوە چکە بەو زمانە قسەکردن بەرامبەر بۆ خەڵک ڕەنگە خۆش نەبێت بەڵام هەستکردن بە بەرپرسیارەتی گەورەترین با بڵێن شۆڕشە بیکە بەرامبەر بەوەی کە ئێستا لە ناوچەکەیان ڕوودەدا بەڕاستی چکە وەکو بەڕێستش ئامژەت پێدا عەرەبێکی زۆر نیشتەجێ کراون هاتوونە تێرانم بەڵام ئەوەی من زانیمە فایلی سێمش دەکەنەوە فایلی سێم دەکرێتەوە بۆوانەی کە هاوردن لێرانە ئەوانە تۆمار دەکرێن پێم وابێ لە داهاتووە ئەرچی لایەنە سیاسەکان و حکوومەتی هەرێم دەبێت و ئەوانە بە چ ڕێگایەک بگەڕێنەوە شارەکانی خۆیان بۆی مادەی سەد و بەندەکانی مادەی سەد لە هەنگاوی بە بنێ و جێبەجێ بکرێت چونکە ئەوەی من زانیمە مادەی سەدش بە هەمان شێوە دەبێت کاری لەسەر بکرێت و ئەماشتێکی تر هەیە ناکە بۆمانێ بەشێک دەمیداچەکانی مادەی 140 بە تایبەتی و عەرەبە هاوردانی کە هاتوون ینی لە فۆرمی خۆراک و پسوڵەی خۆراکیان خۆ ناوی شوێنەکانیان کەرکووک و ناوچەکانی دیکە نییە ینی ناوچەکانی ناوڕاست و خواروی عێراقە ئەمە لە سەرژمێریەکەیە تۆمارەکرێن ئەمانە بەڵێ بە نازح تۆمارەکرێن ئەمانە بە نازح تۆمارەکرێن
ئەوانەی کە هیچ شتێکیان کەرکووک نیە بە نازح تۆمارێک و فایدی سێم دەکرێتەوە و دەبێت لە داهاتووە ئەرچی لایەنە سیاسەکانی حکومت لەم بابەتە زۆر قوسە بێ بۆی کە فشار بکەن لەگەڵ حکومەتی چ داهاتووی ئەو حکومەتی ئێستاە بۆی ئەو خەڵکانە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان چونکە بارودۆخی عێراق ئێستا لە ڕووی ئەمنیشەوە ئیستقلالێتێکی وەرگرتووە کە بەشێکی زۆری ئەم خەڵکانی کە هاتوونە پەیوەست بە دۆخی ئەمنی و ناتەبایی و ینی شەڕی تایفی ئەو بابەتانە کە ناو خەڵکەکە هاتووەتێرە بۆیە بە بڕای من لە داهاتوە دەکرێت و بابەتەش چارەسەری بەڵام ئەوە پێویستی بە یەکگرتووی یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکان هەیە. بەڵێ بەڕێز دڵشاد حەساری بە پرسی مەڵبەندی کەرکووکی حیزبی شووی کوردستان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاک دڵشاد خۆشحاڵ کردی بەخێر بێت.